ئێمە ئیمڕۆ لە بڕێوەبەراتی گشتی تەندروستی کۆیە پێشوازیمان کرد لە تیمی دەستگای مرۆیی مام کە هاتبوون بۆ شاری کۆیە شاری مام دیارە بە خۆشحاڵیەوە ئەوان لەگەڵ سەرهەڵدانی ڤایرۆسی کۆڕۆنا بەڵێنیان بە شاری کۆیدا بوو کە جیهازێکی بێتینەتەر دابین بکەن کولفەکەی لە ئەستۆی ئەوان بێت دیارە ئێستا بەڕێوەبەراتی گشتی تەندروستی کۆی لەسەر خەتە بۆ دابینکردنی بێتینەتەرەکە و لەسەر ئەرکی دەستگای مرۆیی مام دەبێت وە جگەلەوە کۆمەڵێک پێداویستی پزیشتی و پێداویستی خۆپارێزی وەکو دەمامک و دەستکێش و موادی تاقیموانیان لەگەڵ خۆیان هێناوە ئێمە بە ناوی قایمقامێتی قەزای کۆیە سوپاسیان دەکەین دەستخۆشی گەرمیان لێ دەکەین و هیوادارین ئەمە یەکەم ئیش و دوای ئیشیان نەبێت و یەکەم هاوکاری و دو هاوکاریان نەبێت بۆ شاری کۆیە دیارە هەڵمەتێکی تایبەت بە نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا کە دەستگای مرۆیی مام ڕایگەیاندبوو لە چوارچەوەی دابینکردنی کەرەسەی پزیشکی تایبەت بەم نەخۆشیە یاخود بەم ڤایرۆسە لەسەر تاسەری کوردستان دەستگای مرۆیی مام چالاکیەکانی ئەنجام داوە لە هەڵەبجەوە دەستمان پێکردووە لە شار و شارۆچکە سنوورەکانی وەکو هەڵەبجە لە ئیدارەی گەرمیان لە شاری کەرکووک لە چەمچەماڵ لە دەربەندیخان لە ئیدارەی ڕاپەڕین دیارە دەستگای مرۆیی مام لە ئێستاە خزمەتگوزاریەکانی بە دوو ئاراستە پێشکەشی خەڵکی هەرێمی کوردستان ئەکاو لە ئایندەیە لە شارەکانی ترش بەڵێن بە هەمان شێوە دەبینرێت.